ژیان و دنیا جوان لە ژیانی دنیا نزیگە بیتەوە گومانی تیانێکە لە ژیانی قیامەتە دوورەکەویت هۆشت لە قیامەتە کاروبارەکانت ئومێدت هەمووی ئەوەیە کە زەخیرەی قیامەتت پڕکەی ڕوت لە قیامەتە و لێەوە نزیگە بیتەوە بە تەکید پشت لە دنیاکەیت و وردە وردە کاریگەری دنیا لەسەر دڵ و دەروونت لەسەر ڕەفتارت کەمە بێت بەخیلیەکەت بۆ بێ بە سەخاوەت پارەپەرستی و پیسکەیەکەت لێ بێ بە خێرەومەندی کە ببەخشی لە پێناوی خوای پەروەردگار گوناحەکانت بۆ بن بە چاکە دوورەکەویتەوە لەو گوناحانە و تۆبەکەی خۆ مەشغوڵکردنت بە خوێندنەوەی شتی تر بەجێی دێڵی مەشغوڵەبی بە خوێندنەوەی قورئانی پیرۆز کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ بە هەر حرفێکی دەخێرتان دەست دەکەوێت هەر بەس بڵێ بسم الله الرحمن الرحیم 190 خێرت بۆ نووسرێ قل هو الله احد 110 ترت بۆ نووسرێ ئەمە 300 خێر بۆ وا نازانی محتاجی ئەم خێرەی بۆ زیکرێکی خوای گەورە ناکەی بۆ ساتێ دانانیشی هۆشەکرد لەوێ بزانی ئادەی زەخیرەی قیامەتت چەند پڕە سندوقەکانی ئەوێت هەمووی خاڵین دامە بۆ ئاورە لە قیامەتی خۆت نادەیتەوە تۆ عمرت مەگەر هەموو ڕۆژە بەرەو مردن نزیکتر نابیتەوە هەموو ڕۆژە بەرەو قیامەت ناڕۆی ئەم قسانە خۆ من لەگەڵ کەسێ ناکەم مارکسی و بڕای بە ڕۆژی قیامەت لەگەڵ تۆی مسلمانی ئەهلی دین ئەهلی مزگەوت ئەهلی جومعە و جەماعەت لەگەڵ تۆی مسلمانی قورئان خوێن کە وەک هەستی مەسئولیەتت تیا نەماوە بۆ کارکردن بۆ ئەم دنیایە وەکو هێنانەوەی شەریعەتی خوای پەروەردگار ئەو هەستی مەسئولیەتە تاکیەی خۆشت بۆ تیا نەماوە کارکەی بۆ قیامەتەکەی خۆت هەی مەغرور هەی داماو فەقیری ئەقڵ بیرکەرەوە بزانە ئەگەر ئەو ڕۆژەی کە نامەی ئەعمالت بەدەستی چەپت وەرگرت و ڕوویان پێکردیتە عەزاب و سزای خوای پەروەردگار حاڵت چییە بێ ئەو ڕۆژەی کە ئەو هەموو میحنەتە ئەبین ئەو ڕۆژەی کە ئەو هەموو دەردەسەری و چۆرەوەریە ئەبین ئەو ڕۆژەی کە سەیرەکەی زنجیر هێنراوە بۆ بەستنەوە کۆت و زنجیرەکرێتە گەردنت ئەو وەختەی کە ئەبینی کە سوکار هەمووی لە دەستت ڕایان کردو کەس ئاور لێ نادات ئەو ڕۆژەی کە خەڵکی لەعنەتت لێکەن لێت جابنەوە دوورەکەونەوە لێت ئەو ڕۆژەی کە تۆ پێویستیت بە خێرێکە و کەس ئاورت لێ ناداتەوە بۆ لە ئێستاوە خێری خۆت مسۆگەر ناکەی بۆ لە ئێستاوە لەبەر خاتری ماڵ و مناڵەکەی خۆت خستۆتە ڕیباوە ئەم گوناحە گەورەیەت بۆ داوە بە کۆڵی خۆتا لەبەر داهاتووی نەوەیەکی تر بۆ کوڕووکاڵی خۆت کە سبەینێ ئەگەر بیریان کەوتیتەوە پیاوچاکێکیان مەگەر بڵێ ڕەحمەتی خوا لە باوکم بۆ خۆت تووشی ئەم گوناحە کرد بۆ خۆت خستۆتە بەر غەزەبی خوای پەروەردگار کاچی خۆم تۆ بۆ بە گەنجی خۆت مغرا بووی بۆچی ڕوو لە خوای پەروەردگار ناکەی بۆ ئاوری لێ نادەیتەوە بۆ تەوبەیەکی نەسوح ناکەی ئەم ئافرەتە داوێن پیسە چییە لەگەڵتا ئەم ئافرەتە چ منفعەتێکی بۆ قیامەتت هەیە منفعەتی بۆ دنیات دینەکەی لێکڕیوی بە زینا و داوێن پیسی و خراپەکاری بۆ ئیقامە پیاکردنێک قڕت بەسەر ئیقامەی قیامەتت ڕۆی ئیقامەی قیامەتی لەدەستەدا لەبەر خاتری ئیقامەی دنیایەکی کافران خوایە ڕوومان بکەیتە ڕەحمەتی خۆت ڕەحمەتی خۆشت ڕوو بکەیتە ئێمە خوایە خۆشەویستی خۆتمان بدەیتێ